دیارە ئەم ساڵ هەندێک شێوازی گۆڕان هەیە لە پرسیارەکانە و هەروەها لە وەڵامدانەوەی پرسیارەکانی خوێندکارانە بۆ ئەمەش ئێمە چەند کارێکمان کردووەکو خوێندرگاوەکو پەروەردە پێش ئەوە ڕاوبۆچوونی خوێندکارانمان وەرگرتووە هەموو ئەو سەرجەم ئەو ڕاوبۆچوونانەمان بەرز کردوتە بۆ بەڕێوبەرێتی گشتی پەروەردە کە بە ڕێژەی سا 75 خوێندکاران ئەمەیان بەدڵ بووە بۆ ئەوەی کە ئێمەش بزانین کە خوێندکارەکانمان مستەوای باشە دیارە دوای تاقیکردنەوەکان خۆمان ڕێژەی دەرچوون و دەرنەچوون دیسانەوە وەرەگرینەوە ئەو ئامادەکاریانەی کە بۆ تاقیکردنەوەکان کراوە توانیمانە بە پێویست ئەو وەرەقانێک کە هەیە هەندێک کە سوکاری خوێندکارانی شاوکاریان کردوین خۆشمان توانیمانە بۆ خوێندکارەکانی دابشکەین خوێندرگامان زۆر لەسەر خۆیە توانیمانە کەشێکی زۆر هێمن بۆ خوێندکاران دروست بکەین هەرچەنە ئەمڕۆ جەوێکی ساردی هەیە بەڵام توانیمانە بە هەموو پێداویستیەکان بۆ خوێندکاران دابین بکەین و خوێندکارانیش هیچ کێشەیەکیان نییە هیوادارین سەرکەوتوو بن لە تاقیکردنەوەکانیانە هیوادارین بتوانین لە ئاستی خزمەتی ئەو خوێندکارە خۆشەویستانە بین بۆی بتوانین ڕەنجی ئەوانیش و پەروەردە و خۆشمان بەزایە نەچێت و زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. شێواز تاقیکردنەوەکان گۆڕاوە بۆ بە شێوەی هەڵبژاردن کە بەڕاستی ئەمەیان سوودێکی زۆری هەیە و هەر بۆ سعیکردنیش خۆشترەوە هەم بۆ کاتی جابانەی وەڵامەکان لە کاتی امتیحانە وەرا بە شێوەیەکی زۆر باش ئامادەکاری ئەکرد لە قوتابخانەکانە بۆ تاقیکردنەوەکان وای سەرکەوتن بۆ دیش ناخوازم کە ئەو شوێن هەڵبژاردووە چکە بەڕاستی من خۆم سوودێکی زۆرم لەبینیەوە هەم دەرەجەکانم پێوەی بەرز بۆتەوە هەم زۆر باشە و زۆر سپاس.